سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کات و هەموو کاتێکی ژیانتان باش. هیوادارینە هەرکوێکان ساق و سڵامت بن. خۆشەویستان ئەمڕۆ شەمە 8 ڕەزبەری 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 3 سپتامبری 2023 زاینی. لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتاش سەردێڕی چەند هەواڵ. کوژران و برینداربوونی دوو کۆڵبەر لە سنوورەکانی بانە و پیرانشار. بانکێشتی 8 هاوڵاتی خەڵکی ئیلام بۆ دادگای ئینقلاب. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە پیرانشار. مانگرتنی بازاڕیانی زاهێدان لە ساڵڕۆژی هەینی خۆێناوی. ناڕەزایەتی کرێکارانی معدەنی بەردی خەڵوزی تەرزا لە دامۆغان. سەرهەڵدانی بەندکراوان لە زیندانی ڕامهۆرمۆز. ڕووخاندنی ماڵی خەڵکی هەژار لە دەوروبەری شاری ئیسفەهان و ژاراوی بوونی 27 خوێندکار لە خاپگای زانکۆی سەبزەوار. دەستپێکی هەواڵەکان. کوژران و برینداربوونی دوو کۆڵبەر لە سنوورەکانی بانە و پیرانشار. ڕۆژی هەینی 7 ڕەزبەر کۆڵبەرێکی خەڵکی گوندی چیپورانی سەر بە شاری بانە بە ناوی محەممەد خالدی بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری هەنگەژاڵ گیانی لەدەستا و کۆڵبەرێکی خەڵکی گوندی گسکەسکی سەر بە شاری پیرانشار بەهۆی تەقینەوەی مین لە سنووری هەرێمی کوردستان بە سەختی بریندار بوو. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز، محەممەد خالدی تەمەن 28 ساڵ هاوڕێ لەگەڵ چەند کۆڵبەری دیکە لە سنووری هەنگەژاڵی بانە کەوتونەتە بۆسەی هێزەکانی ڕژیم و ڕاستەوخۆ تەقەیان لێکراوە کە بەهۆیەوە محەممەد گیانی لەدەستاوە و شارۆمەندێکی خەڵکی باشووری کوردستان بە ناوی سیروان وەلی بە سەختی بریندار بووە. لەلایەکی دیکەوە کۆڵبەرێکی خەڵکی گوندی گسکەسکی پیرانشار بە ناوی ئەرسەلان سەفیاری بەهۆی تەقینەوەی مین لە سنووری نێوان ئێران و هەرێمی کوردستان بە سەختی بریندار و ڕاگوێزی نەخۆشخانەی شاری چۆمان کرا. بانکێشتی 8 هاوڵاتی خەڵکی ئیلام بۆ دادگای ئینقلاب. ڕۆژی پێنجشەممە 6 مانگی ڕەزبەرە 8 هاوڵاتی خەڵکی ئیلام بە ناوەکانی حسین عاشوری، عەزیم یادگاری، فەرشاد ئاینی، ئەسەدوڵڵا ئاینی، محەممەد حسین حاسڵی، وەحید چاوەڕوان، ناسر ڕەزایی و بەختیار محەممەدزادە بانکێشتی دادگای ئینقلابی ئەو شارەکران. بە پێی زانیاریەکان، دادگای ئینقلابی شاری ئیلام ئەو 8 هاوڵاتیەی بە تێکدانی ئاسایشی گشتی ئیجماع و تەبانی بە ببورن ئیجماع و تەبانی بۆ ئەنجامدانی تاوان دژ بە ئەمنیەتی ملی و هەڵگرتنی چەک تۆمەتبار کردووە. بە پێی ئیبلاغیەی دادگا ئەو 8 کەسە ئەبێ لە ماوەی ڕۆژی داهاتوودا خۆیان بە دادسەرای گشتی و ئینقلابی ئیلام بناسێنن. لە نێو ئەو 8 تۆمەتبارە لە ئێستادا 3 کەس بە ناوەکانی وەحید چاوڕان، ناسر ڕەزایی و بەختیار محەممەدزادە لە گرتوخانەی ناوەندی ئیلام ڕاگیراون. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە پیرانشار. لە ڕۆژانی ڕابردوودا دوو هاوڵاتی خەڵکی پیرانشار بە ناوەکانی مستەفا ئۆفتادە و سەلام مەحموودی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەرکران. بەپێی راپۆرتەکان ڕۆژی پێنجشەممە 6 ڕەزبەر مستەفا ئۆفتادەی تەمەن 43 ساڵ و خەڵکی گوندی کارخانە قەندی پیرانشار بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەرکراوە. هەروەها سەلام مەحموودی تەمەن 58 ساڵی دانیشتووی ئەو شارە لە بازاڕشەی مەرزی ڕفێنراوە و هیچ زانیاریەک سەبارەت بە دۆخی تەندروستی لەبەردەستان نییە. کوژران و برینداربوونی 8 کەس لە دوو ڕووداوی هاتوچوو لە سنۆتۆرێز. ڕۆژی پێنجشەممە و هەینی 6 و 7 ڕەزبەر لە دوو ڕووداوی هاتوچوو لە مێحوەرەکانی سنا، مەریوان و جادەی تەورز 4 کەس لەوانە دوو منداڵ گیانیان لەدەستەوە و 4 کەسی دیکەش بریندار بوون. بەپێی راپۆرتەکان ڕۆژی پێنجشەممە بەهۆی پێکدادانی نێوان تانکەرێکی سوتەمەنی و ئۆتۆمبیلێکی سەواری لە نزیک شاری تەورێز دوو منداڵ گیانیان لەدەستاوە و ژنێک و 3 پیاوی دیکەش بە سەختی بریندار بوون. لە ڕووداوی دووهەمدا لە جادەی نێوان سنە بۆ مەریوان ئۆتۆمبیلێکی سەمەند خۆی کێشا بە ماتۆرسیکلێتێک و بەهۆیەوە دوو بووک و زاوای خەڵکی گوندەکانی باغان و کۆرارە گیانیان لەدەستا. مانگرتنی بازاڕیانی زاهێدان لە ساڵڕۆژی هەینی خوێناوی.
بەیانی شەممە هەشتی ڕێزبەر بازاڕیانی شاری زاهێدان هاوکات لەگەڵ ساڵڕۆژی کۆمەڵکوژکردنی خەڵکی بەلوچ لە ڕۆژی هەشتی ڕێزبەری ساڵی 1401 دوکان و بازاڕەکانیان داخست. ڕۆژی هەینی حوتی ڕێزبەر خەڵکی بەلوچستان وێڕای میلیتاریزەکردنی شارەکان بە لێشاو بەشداری ناڕەزایەتیەکانی ساڵڕۆژی هەینی خوێناوی بوون و 23 هاوڵاتی لەوانە دوو منداڵ بە تەقەی ڕاستەخۆی هێزەکانی ڕژیم بریندار بوون. بە کاتی شەو ئازادی خوازانی بەلوچ شەقام و جادەکانیان بە ئاگردانی لاستیک داخست و دژ بە کۆماری ئیسلامی سپای پاسداران و عەلی خامنەیی دروشمیان بەرز کردەوە. بەپێی دوایین زانیاری 31 کەس لە ناڕەزایەتیەکانی ڕۆژی ڕابردووی شارەکانی زاهێدان و خاش دەست بەسەر کراون کە ناسناوی 20 کەسیان بۆ ڕێکخراوی حاڵوش ئاشکرا کراوە. بەیانی شەممەش بازاڕیان و کاسبکارانی زاهێدان بە تەواوی دوکانەکانیان داخست و بەشداری مانگرتنی گشتی بوون. ناڕەزایەتی کرێکارانی معدەنی بەردی خەڵوزی تەرزە لە دامۆغان. ڕۆژی شەممە هەشتی ڕێزبەر کرێکارانی معدەنی تەرزەی دامۆغان لە ئاستۆخی خراپی پیشەیی ناڕەزایەتیان دەربڕی. کرێکارانی معدەنی بەردی خەڵوزی تەرزە خوازیێری وەلانانی پەیمانکار چوونەسەرەوەی حەقدەست و مەزایە و دابینکردنی ئەمنیەتی پیشەیی بوون. کرێکاران هەروەها خوازیێری محاکمەی تاوانبەرانی ڕووداوەکەی ڕۆژی 12 خەرمانان بوون کە بەهۆیەوە 6 کرێکار لە نێو ئاگردا گیانیان لەدەستداوە. سەرهەڵدانی بەندکراوان لە زیندانی ڕامهۆرمۆز. ڕۆژی هەینی حوتی ڕێزبەر بەندکراوانی زیندانی ڕامهۆرمۆز دژ بە سەپاندنی سزایی ئێعدام بەسەر یەکێک لە بەندکراوان ناڕەزایەتیان دەربڕی و هێزە سەرکوتگەرەکان تەقەیان بەسەریاندا کرد. بەپێی راپۆرتی دەزگای هەواڵنێری مێر ئاگر لە بەشێکی ئەو زیندانە کەوتوەتەوە و دەنگی بەردەوامی تەقا بیستراوە. زیندانیانی ڕامهۆرمۆز ساڵی ڕابردوو بۆ بەندیخانەیەکی تازە لە دەوروبەری ئەو شارە ڕاگوێزرا بوو و ڕۆژی هەینی لە ناڕەزایەتی بە سەپاندنی سزای ئێدام بەسەر یەکێک لە بەندکراوان کۆبوونەوە و لەگەڵ هێزە ئەمنیەکان تێکەڵچوون. دیداری چالاکانی سنفی بەندەر ئەنزەلی لەگەڵ زەهرا سەیاد دڵشادپور. ڕۆژی 5 ڕێزبەر کۆمەڵێک لە چالاکانی سنفی فەرهەنگیانی بەندەر ئەنزەلی سەردانی ماڵی هاوکارێکیان بە ناوی زەهرا سەیاد دڵشادپور کرد و پشتیوانی خۆیان لەو چالاکە سنفیە دەربڕی. بەپێی زانیاریەکان ماوەیەک لە مۆبایل زەهرا سەیاد دڵشادپور دەبیری زمانی ئینگلیزی لەلایەن دەستەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵا ئیداریەکانی ئاموزش و پەروەرش بە خانەنشینی ئیجباری مەحکوم و پلەکانی لەلایەن ریزبەندی ببورن. پلەکانی لەلایەحی ریزبەندی کەمکرایەوە. چالاکانی سنفی فەرهەنگیانی بەندەر ئەنزەلی وێڕای شەرمەزارکردنی سەرکوتی موعەلیمان مامۆستایان و خوێندکاران خوازیاری هەڵوشاندنەوەی ئەو حکومە و ئازادی تەواوی بەندکراوانی سیاسی بوون. ڕووخاندنی ماڵی خەڵکی هەژار لە دەوروبەری شاری ئیسفەهان. شەوی هەینی حوتی ڕێزبەر مەئمورانی شارەداری بە هاوکاری هێزە ئینتیزامیەکانی ئیسفەهان هێرشیان کردە سەر ماڵی هاوڵاتیانی حاشی نشین لە دەوروبەری ئیسفەهان و ماڵەکانیان بەسەریاندا ڕووخاند. بەوتەی هاوڵاتیان شەوی ڕابردوو هێزەکانی ڕژیم بەلۆدر و کەرەستەی جادەسازی هێرشیان کردە سەر حاشی نشینانی ڕۆژهەڵاتی ئیسفەهان لە گوندی تیمیارت و بەبێ لە بەرچاوگرتنی ئەمنیەتی دانیشتوانەکە ماڵەکەیان بەسەریاندا ڕووخاند. شاینی باسەکە وادەکانی ئیبراهیم ڕەئیسی بۆ سازکردنی 1 ملیۆن خانوبەرە هیچ بەکردەوە دەرنەهاتووە بەڵکو بەدەیان شوێنی خانووی خەڵکی پراویزنشینیشی دەوروبەری شارە جۆراوجۆرەکانی ئێران لەلایەن حکوومەتەوە ڕووخاوە و بەسەدان کەس ئاوارەی ناوچەکانی دیکە بوون. گیانەدەستانی بەندکراوێکی بەساڵاتوو لە زیندانی ئێڤین. نەوید مەیهەندوست دەرهێنەری سینەما و تەلەڤیزیۆن و بەندکراو لە زیندانی ئێڤین ڕۆژی هەینی حوتی ڕێزبەر لە نامەیەکدا ڕایگەیاند بەندکراوێکی ڕاگیراو لە بەندی چواری ئەو زیندانە بەهۆی بێبەشکردنی لە دەرمان گیانی لەدەستداوە.
نەوید مەیهەندوست لە نامەکەیدا نووسیویە بەندکراوێکی سەرووی تەمەن 6 ساڵ کە بەهۆی کێشەی ماڵی لەگەڵ بەرپرسانی باڵای ڕژیم سزای زیندانی بەسەردا سەپێنرا بوو بەهۆی خوێنبەربوونی گەندە و بێبەشکرانی لە دەرمان گیانی لەدەستاوە. ناوبراو ئاماژە بە سیستەمی گەندەڵ و ناکارەمەی زیندان و دەرمانگە کردووە و ڕایگەاندووە کە نامەی گواستنەوەی ئەو بەندکراوە با مەبەستی گواستنەوەی بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان پاش مردنی واژۆکراوە. جێگەی ئاماژەیەکە ناسناوی ئەو بەندکراوە هێشتا ڕوون نەبووەتەوە و دەستگای قەزایی هێشتا هیچ کاردانەوەیەکی لەوبارەیەوە نیشان نەداوە. ژاراوی بوونی 27 خوێندکار لە خابگای زانکۆی سەبزەوار. کەناڵی شوڕەی سنفی خوێندکارانی ئێران ڕۆژی هەینی حوتی ڕێزبە ڕایگەاند بەلانیکەم 27 خوێندکار لە خابگای زانکۆی زانیاری پزیشکی سەبزەوار بە هۆکارێکی نادیار ژاراوی و ڕەوانێ نەخۆشخانە کراون. بەپێی ئەو راپۆرتە نیشانەکانی ژاراوی بوونی خوێندکاران پاش خواردنی شامی چوارشەمە دەرکەوتووە و کاتێک خوێندکاران ناڕەزایەتیان دەربڕیوە بەرپرسانی زانکۆ بایەخێکیان بە خواستەکانیان نەداوە. ڕۆژی هەینی بەهۆی تێکەڵچوونی ببورن ڕۆژی هێنی بەهۆی تێکچوونی باری تەندروستی خوێندکارانی ژاراوی کراو 27 کەسیان ڕەوانەی نەخۆشخانەکراون و چیتر زانیاریەک سەبارەت بە چارەنووسیان لەبەردەستان نییە. خۆپشاندنی کرێکارانی معدەن لە بولغارستان. ڕۆژی شەمە هەشتی مانگی ڕەزبەر کرێکارانی معدەنی بەردی خەلووز لە وڵاتی بولغارستان دژ بە داخرانی معدەن و بێکاربوونیان جادەکانی دەوروبەری ئەو ناوچە معدەنیەیان داخست. بەپێی راپۆرتەکان دەوڵەتی بولغارستان گەڵاڵەیەکی لە ژێرناوی گواستنەوەی سۆز لە ناوچەیەکی معدەنی پەسەند کردووەکە لەلایەن یەکێتی ئەوروپاوە پێشنیار کراوە و بڕیارە پاش جێبەجێکردنی ئەو گەڵاڵەیە دەوڵەتی بولغارستان 27 ملیار دلار یارمەتی وەربگرێت. کرێکارانی ناڕازی دەڵێن کێشەیان لەگەڵ پاراستنی ژینگە نییە، بەڵام دەوڵەت پێش ئەوەی کار و چالاکی لە معدەنەکاندا ڕابگرێت ئەبێت چارەسەرێک بۆ بێکاری هەزاران کرێکار بدۆزێتەوە و زەمانەتی ئەوە بکاتکە مافی کرێکاران وەکو بیمە و خانەنشینی تەزمین دەکرێت. نزیکبوونەوەی دەوڵەتی ئەمریکا لە داخران دوایین هەواڵمانە. بەپێی راپۆرتی میدیاکانی ئەمریکا تەنیا چەند سەعات بۆ داخرانی دەوڵەتی ئەمریکا بەهۆی قەرزداربوونی بە بانکی ناوەندی ماوە و ئەگەر ڕووبدات ملیۆنان کرێکار و کارمەندی دەوڵەتی فیدراڵ بێمورچە دەمێنن. بەوتەی چالەکانی سیاسی ئەگەر یاسادانێنەرانی ئەمریکایی لە ماوەی چەند سەعاتی داهاتوودا نەتوانن بەڕێکەوتنێک بگەن تەواوی خزمەتگوزاریە دەوڵەتیەکان پاش کاژمێر 4 بەیانی ڕۆژی یەکشەممە ڕادیگیریێت و ملیۆنان کارمەند و کرێکا لە موچەکانیان بێبەش دەبن. بەپێی زانیاریەکان لە 2019ەوە ڕێژەی قەرزەکانی دەوڵەتی ئەمریکا بە بانکی ناوەندی ڕۆژ لە دوای ڕۆژ چوەتە سەرەوە. بەتایبەت لەو کاتەوە شەڕی رووسیە و ئوکراین دەستی پێکردووە. تەرخانکردنی چەند سەد ملیار دلار بۆ یارمەتی ئوکراین ڕێژەی هەڵاوستان و بێکاری لەو ببورن لە ئەمریکای بە شێوەیەکی بەرچاو بردووەتە سەرەوە و بە هەزاران کرێکار بێکار کراون. بەڵێ بینەرانی خۆشەویست هەواڵەکان پێشکەشتان کرا فەرمون بۆ بینینی درێژێ بەنامەکانمان.